سلامی خوای گەورەتان لێ بێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. داواکاری لە پەروەردگار ئەم بارانە بکاتە ڕەحمەت و دوورمان بخاتەوە لە عەزاب. خوای پەروەردگار بیکاتە ڕەحمەتی زەی بۆمان. خوای گەورە لەو کەسانەش کە خۆش بێ لەم بارانەدا لەم دافاوەدا کە چوون، خوای گەورە بە شەوید قبوڵیان بکا و سەبووری کەسوکاریان باتەوە و هەروەها قەرەبووی ئەو کەسانش بدا ئینشاءالله تعالی کە زیانیان پێگەیشتووە. ئیماندارانی عەزیز، بە تێک ڕایگەشتی باران ڕەحمەتە، بەڵام زۆر جار ئەبینی کە زۆرینە ڕەحمەتە، بەڵام جار جار لەوەی عەزاب بێ. خوای گەورە هەموو لایەکمان پارێزە. جار جارش لەوەیە مرۆڤەکان خۆیان بنەوە کە بوونە سەبەب ئەو شوێنە داوای لێ بێ کە لافاویان خوای گەورە لە قەدەر نووسێتی ئەو مرۆڤانە ئەبێ لەو لافاوەدا لەو بارانەدا ئەبێ بچێت. باران لە قورئانی پیرۆزدا زۆر باس کراوە، بەڵام چەند تیشکی ئەخەینە سەری لە خزمەتی ئەوەدا. باران یەکەمیان مبارەکە، خوای پەروەردگار ناوی هێناوە بە مبارەکی، واتە پیرۆزە. ونزلنا من الماء ماء ونزلنا من السماء ماء مباركا. خوای پەروەردگار کاتێک فەرمێ باران لە ئەسماوەدا وەرزێ لە عەسمانەوە بۆ زەوی ئاوێکی چییە؟ مبارەکە، واتە پیرۆزە. دووەمیان باران مانەی ژیانە. ژیان لە دوای ئەرزەکە مردووە، خوای پەروەردگار جەلە جەلالوه دوو بارە زنی دەکاتەوە بۆمان. والله أنزل من السماء ماء فأحيا به الأرض بعد موتها. خوای پەروەردگار کاتێک پێشەوەی باران بارێ، ئێمەوەمان لێ هاتوو هەندێکمان پەلەمان بوو، ئەمە هەموومان نوێژە بارانە بکەین. هەندێک بوو پەلەی بوو، یا هەندێک بوو مەیوس بوو، وای زانی باران نابارێ. گوڕاتان هەبێ من زۆر جاڵێم ئەو خوای پەروەردگارە بۆ سێرزەوی ناکا موسڵمان بێبارانی بۆ ببارێ و کافری بێبارانی بۆ نەبارێ. خوای متعال جەلە جەلالوه زەویکی داناوە و تەختی کردووە بۆ ئیماندار، بۆ غیرە ئیماندار، بۆ مرۆڤ، بۆ غەیرە مرۆڤ. بەڵام جار جار بارانەکە دەگرێتەوە لە ئیماندار بۆی بگەڕێتەوە، بۆی بزانێت قودرەتی خوا جەلە جەلالوه دەسەڵاتی پەروەردگار زۆر زۆر لەوە زیاترە. مرۆڤەکان ئەگەر سەر زەوی هەموویانی ئەو بێ، هەمووی هین تۆ بێ، دەسەڵاتی هین تۆ بێ، و ئەوەی هەیە ناو زەویدا هین تۆ بێ، ناتوانی بەرامبەر ئەو نیعمەتە جوانانایە ئەو جوندیە جوانانەی کە پەروەردگار هەیەی. باران سەرچاوەی ژیانە، واتە ئاو سەرچاوەی ژیانە، باران سەرچاوەی ژیانە. توانین وا بڵێین، چونکە خوای پەروەردگارە فەرمێ وەجەعەلنا من الماء كل شيء حي أفلا يؤمنون. چاک بزانن هەموو شتێک دیگەڕێنەوە بۆ ئاوە، واتە بۆ ئەو بارانەیە. ئەگەر ئاوی سەرزەوی بەچی دێ؟ لە ئاسمان و باران دەبارێ و زەوی هەڵی دەمێژێ و دەیخاتە ژێرەوە، و من و تۆی مرۆڤ سبەینێ و دوو سبەی ئیسفادەی لێ دەکەین لە ژێری زەویدا. ئەگەر خوای پەروەردگار بارانەکە لە ئاسمان بگرێتەوە و لە زەویدا لە ناخی زەویدا ئاو نەمێن، مرۆڤ ناتوانێت لەسەر زەوی بشی. ئەو کاتە چاک بزانە من و تۆی ئیماندار هەموو دنیا بەستراوەتەوە بە باران و بە ڕەحمەتی خوای پەروەردگارەوەی. ئەگەر ئەو ڕەحمەتە پەروەردگار بیگرێتەوە، ئەو کاتە مرۆڤەکان بە تووشی هیلاک دەچن و ژیانیان زۆر قورسە دێت. باران سەرچاوەی ئاوی ڕۆشنە کە مرۆڤەکان تێرە خۆنەوەری. هەرەوە ئاوایە ئەیپاڵفی بەکاری دەهێنی بۆ خواردن، بۆ خۆشوەردنەوە، بۆ قاپ، بۆ جلد، بۆ هەمووی نیشانەی هەر ئەو بارانەیە کە خوای پەروەردگار باسی کردووە. ئەفەرەیتم الماء الذی تەشربون. ئایا تەماشاتان کردووە ئاوەی کە دەیگریتە دەستەوە دەیخۆی؟ فکرت کردەتەوە لێی؟ ئەنتم ئەنزەلتموه من المزن ئەم نەحن المنزلون. ئایا ئێوە داتان بەزاندووە یا ئەڵڵا جەلە جەلالوه ئەو بارانەی باری و باراندووە و دوای کۆی کردێتەوە لە شوێنێک و بۆ ئێمە ئیسفادەی لێ بکەن؟ بارانباری ئەبێتە مای کلیلیکردنەوەی ڕزق و ڕۆزی، ئەبێتە ڕزق و ڕۆزی لەگەڵ بارانەکە خوای پەروەردگار بۆ دەنێری. ئێستا چی کاتێکە ساڵی باش بێت، بارانێکی چاک و بەرەکەت بارێ، ئەبینی خەڵک زیاتر ئیسفادە دەکات. هەرچی ساڵێکیش وشکە ساڵی بێ، ئەبینی مرۆڤەکان ڕزق و ڕۆزیان کەم دەبێتەوە. چی ئەوانەی کە کشت و کاڵ دەکەن، چی ئەوانەیشی کە نایکەن هەر قازانجی لێ دەکەن.
کەواتە بۆ هەموومان سوودی هەیە ئەبێتە کلیلی کردنەوەی ڕزق بۆ مرۆڤەکان و گیانلەبەرەکانش تەنانەت گیانلەبەرەکانش سوود وەردەگرن لەو کشت و کاڵە و لەو زەراعەتەی لەوەی کەوا دەکرێت ئەوانش ئیسفادەی لێ دەکرێت. خۆی پەروەردگار لە قورئاندا دەفەرمێ وهو الذي أنزل من السماء ماء بۆچی ببارێ لە خوای پەروەردگار لە ئاسمانەوە باران دەبارێنێ فأخرجنا به نبات كل شيء بۆی چی نیعمەتی سەر زەوی بڕوێنێتەوە و ئیسفادەی لێ بکەن بۆ ژیان و بۆ گوزەرانی خۆت. یەکێکی تر ئیماندارانی عەزیز ئەبێتە مایەی لە ناوچوونی میکرۆب نەخۆشیەکان لە ناوچوونی ئەو گیانلەبەرانەی کە ئازارە بۆ مرۆڤ لە ژێر زەویدا لە ناو مەجاریەکاندا لە شوێنەکاندا لە دۆڵەکاندا خوای پەروەردگار هەمووی دەماڵێن هەمووی دەبا هەمووی لابا ئەبێتە مایەی ئەمەش کە خێر و بەرەکەتە خوای پەروەردگار لا ئاماژەی کردووە لە قورئانی پیرۆز. خوای پەروەردگار بە ئەندازە دایناوە هەموو ساڵێ ئەو ئەندازەیە کە خوای پەروەردگار دایناوە ئەو ئەندازە دەبارێت. بەڵام لەوەی ساڵێک لە شوێنی زیاتر لە شوێنێکی تر کەمتر بەڵام بۆ ڕێژەی کولی خوای پەروەردگار ئەندازەیەکی داناوە بەو ئەندازەش دەبارێت. پەروەردگار فەرمێ ونزلنا من السماء ماء بقدر خوای پەروەردگار باران دەبارێنێ لە حەوتەبەکەی ئاسمانەوە بە میقدار بە قەدەر واتە ئەو ئەندازەی کە دیاری کراوە خوای پەروەردگار ئەمرەکا بە جوندیەکانی کە هەورە ئەوەنە باران بارێ لە فڵان شوێن و ئەوەنە باران بارێنێ لە فڵان شوێن. یەکێکی تر لەوانە دەسەڵاتی خوای پەروەردگارمان پێ پیشانەدا عەزیزان. خوای پەروەردگار زۆرجار بە باران بە لافاو دەسەڵاتی ئەڵڵا گیانمان پێ پیشانەدا. ئەم بارانەی کە ئێمە دوو ڕۆژ و سێ ڕۆژ خوای پەروەردگار بیکاتە بەرەکەت ئەگەر زیاوە بێت لەوەی هەموومان نەتوانی بەرگی بگرین زۆرینەش لەناو بچین. بە تایبەتی بینین لە شوێنەکانی تر لە وڵاتەکانی تر ئەبینین بارانی بەخور سێرەکەی چۆن سێرەکەی ژیانی وڵاتێک خاکێک یان شوێنێک هەمووی لا بە هیچ ناتوانێت بەرامبەری ئەوەی بگرێت کە ئەو بارانەیە و ئەو ئاوەیە کە لە ئاسمانەوە دەبارێت. خوای پەروەردگار زۆر جار قەومگەلەکانشی عەزاب داوە ئەشکەندە داوە بەو بارانە کە ڕەحمەتە بەڵام خوای پەروەردگار کردوێتی عەزاب بۆیان چکە دەرچوونە لەوەی کە پەروەردگار باسی کردە بۆیان یان سنووریان بەزاندووە. باران سوودی خۆی هەیە. یەکێکی تر لەوە ئەوەی کەوا سوودەکانی لاوازبوونی ئینسانە واتە من و تۆی مرۆڤ هیچ نین بەرامبەر دەسەڵاتی ئەڵڵا. با وریابین لە ئاستی خۆمان لە شوێنی خۆمان بوغرا نەبین لولبەرز نەبین وا نەزانی ئیتر ماڵتەیە ئیتر حاڵتەیە ئیتر قەسرتەیە و سیارەت هەیە ئیتر دەسەڵاتەیە دوورە مشتێک کون فەیەکونێ خوای پەروەردگار هەمووی لابا هەمووی دەباتەوە بە تاقی کە نایە ئەتێنێتەوە. ئەبێ وریابی لە ناکاشدا خۆتش لەوەیە تەسەووری پێ نەکەی. ئەبێ ئینسان بزانێت زۆر لاوازە ئێمە ئەگەر هەموو دنیا سیحەتی ئێمە بێت جەستەمان پاک بێ نەخۆش نەبی دەسەڵاتی هەموو دنیای نیەمە بێت ماڵی دنیا هەمووی نیەمە بێت بەڵام ئێمە هە زۆر زەعیفین بەرامبەر دەسەڵاتی ئەڵڵا هیچ نین ئێمە. ئەبێ ئاوا بین وریابی لێمان نەگۆڕێ خۆمان نەگۆڕین ژیانەکە نەمان گۆڕێ ئەبێ زۆر وریای خۆمان می شەیتان لە ڕگا دەرمان نەکە. یەکێکی تر لەوانە ئیماندارانی عەزیز نیشانەی هێز و قووەتی دەسەڵاتی پەروەردگارە کە پەروەردگار زۆر جار بەوە دەمانترسێت بە چەقماغا یان سەرەکەی بۆ بارانە یان بەلافاو بۆی بیرکەینەوە بۆی بگەڕێینەوە بۆی پەشیمان بینەوە. ومن آيات يريكم البرق والخوف وطمع هەرسێکی خوای پەروەردگار ئەمەی داناوە بۆ ئەوەی مرۆڤەکان بزانن دەسەڵاتی ئەڵڵا گیان چەندێ گەورەیە. سێمیان ئومێد بەخش ئەبێتە ئومێدێت ئەبێتە ئەوەی کەوا مرۆڤەکان دڵخۆش دەبن بەو بارانەی خوای پەروەردگار کە بارانێتی بۆیە. وهو الذي ينزل الغيث من بعد ما قنط يعني بێمەیوز بوون مەیوز بوون وتیان باران نابێت تەواو وشکە ساڵیە
خی پەروەردگار دوایەوە بارانەکان بۆ دەبارین. یا سکردنەوەی هەژارەکان یەکێکی تر لەوانە. ئەوانەی هەژارن ئەوانەی دەستن و ڕۆنین یادمانە خاتەوە پەروەردگار بەم بارانە. تۆ تا باران نەبارێ نازانی خانێکت لەگوێ تکایەکە، نازانی دراوسێکرد چەنێ ئەو چۆتە ماڵێەوە، نازێت کاتێ ئازاری پێەکا، کاتێ ئەشکەنجەی پێەکا بەو بارانە ئەبینی شتی تر ئەبیسیتەوە. ئێستا وە کەس و کاری خۆمان لە چەمچەماڵ بە تایبەت بزات چکۆ زەرمەندی زۆری ئەوێ بووە. چکە تەماشا کە ماڵی وا هەیە چەند ساڵ ڕای کردووە خانێکە، ئەو خانێکەوە تا ئێستا لە ناو ئەبینی کە ڕستەم ناو ماڵی هەبوو نەبوو ئەوە بوو، ئێستا هیچی نەماوە. کەواتە تۆ بەوە ئەزانی کە یادخستنەوەی ئەوانە واجبی شەرعیە لەسەر ئەو کەسانەی کە خۆی پەروەردگار پارەی پێداون هەیانە یارمەتی ئەو کەس و کاری خۆمان بدەین. زۆر جار بە دەستی لێ هەڵماڵی بتوانین بە هەرچی بێ بە ناوماڵ بێت، بۆ نمونە بە تایبەتی ناوماڵیان لەوەی پێویست بێت و ئەو کەرستانەی ناوماڵ بە تایبەتی لەم زستانەدا زۆرەی نەنایستەوێت لە ماڵەکەی خۆیانە نەبێت و بە پاکردنەوە بێ یان بە پارێش بێ ئەو شتانیان بۆ بکڕین چاکرە و باشترە. کەسێک ئەتوانێت خێرێکی گەورەی ئینسانی موسڵمان، ئینسانی بڕوادار ئەگەر ئەم کارە پیرۆزە بکە زۆر گەورەی لای خۆی پەروەردگار. و لە هەموو شوێنێکی تردا خەڵکێکی دەست بەتاڵمان هەبوو، دەم بە بەتاڵمان هەبوو. کاتێ لە حەملەی غەزەدا موسڵمانان چکە ئێمە برای لە هەر شوێنێ موسڵمانێک لێ بخەومێ بێ یارمەتی دەین. دەی لەو کاتە داوا تۆ قسەتە کرد دەیستە قۆڵی یاڵەوە فەرم و تۆ خزمەت کرد. کەواتە لە هەر شوێنێ ئێمە موسڵمان بێ برامانە. بەڵام ئێستا ئەگەر موسڵمانێک لەو بەڕی دنیا برامان بێ بکرێت تەنگانەوە یەکجا لەوەیە خی گەورە محاسەبەمان بکە بڵێ ئەمە موسڵمانە بۆ یارمەتی نەداوە. بەڵام لە خاکەکەی خۆتدا لە خەڵکەکەی خۆتدا خی گەورە سێجا محاسەبەتەکە لەبەری بە زمانی خۆ قسەکە لە وڵاتەکەی خۆتایە خزم و قەومی خۆتە و موسڵمانیش. ئەمانە پەروەردگار هەمووی گرەی لێەکە. ئەگەر ئیمکانێتت هەبێت توانات هەبێت نەتوانی یا خۆت نەتەوێت یارمەتی بێت، بەڵکو باشترین و چاکترینەوەیە ئێمە دەستمان لەم خێرە گەورە هەبێت و لە خێرەکانی ترشا هەبووە و لەمەشدا کە کەسێک بین شارێک بین بتوانین باشترین جوانترین خزمەت بکەین بۆ کەس و کارانەی خۆمان. چکە زۆریان هەژارن، خەڵکی ئەنفالن، جەنگیان سوتاوە، خەڵکیان خەڵک زۆرینەی ئالی شەهیدن. بۆیە باشترین و چاکتر و دەرفەتێک هەر کەسێ بێتی ئەگەر بە 250 دینارێکش بێ، ئەگەر بە 1000 دینارێک بێ، ئەگەر بە 100 دینارێک بێ، ئەگەر بە شتێکی کەرەستەیەکی کەمی ناوماڵ کە بیسێنی ئەگەر هیچ نەبێ لە ناوماڵدا چی زیادەت هەیە بینێرە بۆ ئەوێ لای کەم پارەت نییە بکڕی خۆ ئەتوانی ئەو شتانە بۆ نمونە کە تۆ بەکاری ناهێنی و لە ماڵە دادناوە لە شوێنێکای بینی دەی کۆی کەرەوە لەبەر ڕەزامەندی ئەڵڵا بینێرە خۆڵان سوودی لێوە دەگرێن. ئەگەر هیچ نەبێ 4 ڕۆژ مانگێک ئەم ساڵ بێ هەر چۆن بێ بە ڕێخەن بۆ دوای ئەم ساڵ خواکەریمە و ئینشاڵڵا خوا دەرەوی چاک و باشیان لێ دەکاتەوە. خاڵێکی تر لەوانە ئینسانی موسڵمان کەوا بیرهێنانی مردن بۆی بزانێ عەزیزان مردنش ئەخاتە یاد بانباران. ئەو کەس و کارە خۆشەویستانەمان کە دەمرن لە کوت و کوڕدا ئەبێ ئاگادارکردنەوەی لێ نێمەدەیە ئاگادارمانە کاتەوە بزانین واتە ژیان یەک دەقەی تر زەمان نییە بۆ هیچ کەسێکمان. ئێستا ئێمە دانیشتووین هیچ زەمانێک نییە من و تۆ ئێستا چینە دەرەوە، هیچ زەمانێک نییە دەقەیەکی تر ئەژین یا ناژین. ئەبێ بزانی تۆ خۆ ئامادەکردن بێ ژیانێکە بۆ مردن، خۆ حازرکردن بۆ مردن، بەڵام دەستوەسان نەیەستی بەردەوام دەستت لە خێر و دەمت لە خێردا بێ و بەردەوام لە خێر و چاکاوی بۆ ئەوەی مردنێکی پاک و جوان بکەی و لەگەڵ ئەوەشدا کە خێرێکی چاک و باش بکەی. یەکێکی تر لەوانە خۆت بپارێزی، هەستکردن بە تاوان و گوناح. ئەبێ لەمەشدا باران زۆر جار خۆی پەروەردگار ئەیگرێتەوە. یەکێ لەوە کارەکان گوناح و تاوان، بارانی لافا و بارانی عەزاب ڕەحمەت نا. یەکێکی تر لە چییە؟ لە تاوان و گوناحە. واتە نەبارینی باران
وەلافا و عەزابدانی خەڵک بە باران هەردووکی هەر تاوان و سەرپێچی دەتوانین ئەمەدا، بەڵام زۆر جار بەداخەوە ئێمە خۆمان دەبینە سەبەب. یەکێ لەوانە کە هۆکارە زۆر جار لافا و دروست دەبێت، یەکێ لەوانەیە لەسەر حکوومەتە، نابێت لە هەموو شوێنێکا خانی بکرێت و نابێت لە هەموو شوێنێکا ماڵ لێ بدرێت. لە تنیشتی ڕووبارەکان، لە تنیشتی ئاوەکان نابێت تۆ ماڵ لێدەی یان ڕێڕەوی ئاوەکە بگۆڕی، ئەبێت کە گۆڕی بە جوانی بیگۆڕی، بە چاکی بیگۆڕی، بە باشی بۆی خەڵک زەرمەند نەبێت. ئەمە دووەمیان. سێمیان ئەبێ ئەو خەڵکەش گاڵتەی لێ نێت، بێژە لافاو دەبێت، ئەوە دەبێت هەر گوێ پێ نەدا، هەر ئێمان بێت، خۆی خەوتووە مناڵەکەی لە دەرەوەیە، کاتێ فریای خۆشی ناکەوێت خۆی دەرخا. یعنی کەم تەرخەمی لەخوا لەسەرەوە تا خوارەوە، لەسەرەوە لە حکوومەتەوە تا خەڵکەوە. تۆ کە بارانە، دوو ڕۆژە بارانە، پێویست ناکە مناڵەکە بچێتە دەرەوە، پێویست ناکە تۆ بڕۆی لە هەر جوا بێ خانی و بکڕی لە لێواری ئاو ڕووبارەکاندا. ئەوە چی زەمانێکەیە ئاوەکە نایەتە مرتا، هیچ زەمانێ نییە، خوا عەقڵی داوە، ئێمە مرۆڤین، ئەبێ شتێک کڕی لە شوێنێکدا کە ئەمشەو ئەڵێن بارانە، خانێکەت قوڕە، تەماشای پیاوچاکان و باوک و باپیری ئێمە بکە. دوومان بەلەوە خانەکەی هەمووی قوڕ دەکردەوە، سواقەی دەکرد، ئامادەسازی دەکرد بۆ هەمووی. ئێمە بارانەکە دەبارێت، دوای بارانەکە دێی ئامادەسازی دەکەین، لێمانە قەومێ دوای ئەوە دەیکەین. ئەوە نیشانەی چییە؟ نیشانەی ئیمالیە، نیشانەی بایەخ نەدانە بە خۆت و ماڵ و مناڵ. یان تۆ لە هەر کوێ خانی دروست دەکەی و کۆمپانیایەک دێ بەس بۆی گرفانی پڕ بێ و گرفانی پارە پەیدا بکە، نەفسی مرۆڤەکانی لایش نییە، لە هەر کوێ لێدا وا بڕۆ، بەس پارەکە بناتە گرفانی بۆی سوودمەند بێ. ئەمانە زەرمەندی کوشندەیە لە مرۆڤەکان دەیدا و دەسەڵاتدارانش بێ بایەخ بدەن. خانیەک دەکا نابێ خانەکەی نزم بێ، معقولە تۆ گەڕێکێک دەکەی لە قیلەکە نزمترە، ئەی قیلەکە بێتە بەربەست، ئەوە خانەکە بۆتە چاڵ، لەبان قیلەکە و سێرەکەی دوو چین سێ چین ئەم خانەیە نزمترە. کاتی خانی دەکا لێ بپرسرەوە مەڵێ با بە ڕێکوپێکی بیکە، بە جوانی بیکە، با ئەندازەیی بیکە، بە ئەندازیاری بیکە، با بە موهەندسی بیکە، با بە جوانی بیکە، چکە ئەبێتە زەرمەندی گەڕەکێک یەک ماڵ لە شوێنێکا دانا لە بەردەمی ئەو ئاوەی کە دێ، ئەگەر سێ ماڵ دوو ماڵ بخە سەرە ڕێکا، دوای شارێک زەرمەند دەبێت یاری. چکە لەناوە چی؟ بۆی ئینسانی موسڵمان نابێت بێتە ئازار، بێتە ئەشکەنجە بۆ دەوروبەرەکەی، خوای گەورە لێ قەبوڵ ناکات. ئەبێ ئینسان بزانین ئێمە مرۆڤ ئەلحەمدولیلا هەموومان وشیارین، هەموومان دەزانین بۆی کە لە ساتی تر دووبارە نەبێتەوە و ڕێگا بگرین لەو شتانەی کە ڕووی داوە دووبارە نەبێت، چاکی بکەین، باشی بکەین. زۆر جار و دەستی خێرمان هەبێت کاتێ شتێ ڕووەدا کە لەو ڕوودانەدا بینە فعلی خەیر، خەڵک مەترسێنن. پەیامێرە بەڕێزەکان، ئەو کەسانەی کە چالاکن، ئەکتیڤن لە فەیسبووکدا، ڕژاتان لێ یەکەم، تکاتان لێ یەکەم، مەبنە تۆقین خەڵک بتۆقێنن. ئەم شەو لافاوتی ئەو نەباران کرد، خەڵکێ لە ترسا هەتا بەیانی شەکرەی بەردەبێتەوە، هەتا بەیانی خۆی و ماڵی مناڵی ناخەوێت. ئەم هەواڵانە خراپ نییە، زۆر خراپ ئەم هەواڵە، بەڵام هەواڵی چاکرە توانی بدەین. بڵێ ئەیمانداران، موسڵمانان، خەڵکینە، شارەکەم، عەزیزەکانم، ئەم شەو بارانێکی بەخوڕە، ئاگاتان لە خۆتان بێت. تۆ بۆی لا قسە ناخۆشەکە بکەی، ئیلا بۆ زبانمان وەک شوم شێرە، بەردەوامە بێ موژدەی ناخۆش بدەینە خەڵک، بەردەوامە بێ شتێک بڵێین خەڵک بترسێنی، بۆ وا بکەین. ئەمە چی قازانجی؟ خەڵک ئاگادارکەرەوە، بەڵام بە ڕێگایەکی جوان، بە ڕێگایەکی باش، بڵێ ئاگادارکردنەوە کاتێک خەڵکێکی لێ قەومێ، بەڵێ خەڵکی نەفریاکەون، بەڵێ خەڵکی نەفریاکەون، ئەم گەڕەکە خەرکی ئاوەچێتە ماڵێەوە، مەڵێ ئەم گەڕەکە لە ناو چوو، گشتی مرد. ئەی گشتی مرد خەڵک بۆ بێ بەلای کرد، گشتی لە ناو چوو بۆ بێ بەلای کرد. ئەی تەواو بووە، بوا باسێکەی کە تەواو بووە، بەڵام وانیە شتەکە بە جوانتر، بە ئەسلوبێکی جوانتر بڵێ بە خەڵک، خەڵک بۆی نەتۆقێ لەوە زیاتر، بەڵکو لەگەڵ ئەوەشدا ئەبێ هەموومان بەیەکەوە ئاگامان لێ بێت. باران، ئاو، کارەبا و هەندێک شتی تر ئامانی نییە، ئەوەنە حەساوەجێی خۆی کردەوە.
ئیتر ڕەحم ناکە ئەمە مناڵە ئەمە گەورەیە ئەمە شارە ئەمە لادێ تۆش بە گاڵتەی مەزانە ئاو هاتە مرتا ئەو کاتە فریای خۆ ناکەوی چیجا مناڵەکە ئەبێت زۆر وریابی یان زۆر جارێکەنە هەڵا قەیچێکە باسی ڕۆژ قوتابخانە نەبێت خۆ دوای دنیا نابێت کارێکی چاکی کردووە حکومەت دەستی خۆش بێت لە کاتی لاپاودا لە کاتی بارانە ئەڵێ مناڵەکانمان نەچنە قوتابخانە ئەیکەن هەرا هەمووتیان هەم مەکتەب نییە قوتابخانە نییە مەیکە هەرا قەیچێکە ئەی ئەم مناڵانە فەرموو ئەوەی ببینە ئەوەی کەچێ ببینە ئەگەر ئەو دووسێ پیاوە نەگەیان هەموو مەکتەبەکە لەناو دیوارەکە ڕما ئەو حەمکە مناڵە ئەو مامۆستا عەزیزانە لەگەڵ ئەو خەڵکە عەزیزانە فریا کەوتە مناڵ چی بکات وەرە چۆ پێتەکەی بە مامۆستایەکەوە سی منداڵ دەکەیتە دەرەوە ئەم شتانە لامان با تەبیعی بێ زۆر ئاسایی بێ هەموو کەسێ قسەی تیانەکە ئێمە لە ماڵ خۆمانە دانیشتی توزانی چییە خۆشەوە تابانی من نیم بە دەرەوە تۆ نیم بە دەرەوە ئەوها بە دەرەوە هەندێک شت هەیە بە هەموومان نەبینە ئەوەی کە قسەی تیا بکەین عەزیزانی من خۆشەویستان بۆ ئەوەی هەر شتێک سوودی هەیە بۆ خەڵک بکرێ باشترە چاکترە لە کاتی بارانباریندا ئینسان بەردەوام چی بکە ئەوەیە کە پێغەمبەریان صلی الله علیه وسلم یەکەم بارانە چۆ بەردەم باران کەمێ بارانیدا ئێمە سنەتەکانمان لێگۆڕاوە ئەڵێ موسڵمانەکان دەرچنە دەرەوە حەدیث باسەکە بۆ خۆ چی بکەین یەکەم بارانە بێ لە بەردەم باران بێسی کابرای وان و بۆی فەقیرە لە وتارە شو یەکەم باران لە بەردەم باران ێسایی دوومان فەقیرە لە خۆشکەوتوە ئەوتیەکەی پێغەمبەر وای پێغەمبەر وتێتی صلی الله علیه وسلم بشتە بەردەم باران با کەمێ بارانەکە لێتاندا نەویتوە لە بەردەم بارانەکە ڕاوەستا هەتا نەخۆشە کاتێ فەرمایش بۆ خەڵ باسەکەی ئەبێ بە جوانی بەڕێکی نەبێتە ئەزیێد و ماندوو بۆ خەڵ لە کاتی باراندا دوعاکان بە جوانی بخوێنە دوعای جوان بکە لەو کاتەدا دوعا گیراوە و یارمەتی خەڵکی ئەوانە بدەکەن ئەزیێتیان دراوە و لەگەڵەوەشدا بێسواسی خوا بکەین لەسەر و نیعمەتانەی کە پەروەردگاردایە پێمان فەیض و ڕەحمانیەت عاقبەت خێرمان بکە لەشمان ساف بکە یا الله فایلێتە باڕێنەوە باران بکەیتە بارانی ڕەحمەت یا الله لە بارانی عەزاب دوورمان کەی لە لافاوی عەزاب دوورمان خەیتەوە یا ڕەبی خوایە ڕەحمە مولایەتمان بکەیت خوایە هەر کەسێ زەرەمەند بووە خۆت بۆی قەرەبوو کەرەوە دڵی ئیمانداران و موسڵمانان نەرم کەی بۆ یارمەتیان بدەن یا ڕەبی خوایە لێتە باڕێنەوە یا ڕەبی سەبووری دڵی ئەو کەسانە بدەی کە سوکاری ئەو قوربانیانە بدەی لەم بارانە لەم لافاوەدا ڕۆیشتون خوای بەربەشەی قبوڵیان بکەی و لەگەڵەوەدا سەبووریان بدەی و دڵنەوەیانیان بکەی سەبریان پێ ببەخشی یا الله باشتر بکەیتە شوێنی بۆیان خوای ڕەحم بە ئێمەش بکەی عاقبەت خێرمان بکەی یا ڕەبی خوای ڕەحم لە دنیا و قیامەتمان بکەی آمین آمین والحمد لله